تەرمی نیعمەت لاوە و منداڵە 4 ساڵیەکەی محەممەد نیعمەت کە بۆی کەوتنەوەی ئاگرێک لە ماڵەکەی خۆی لە وڵاتی بەریتانیا گیانێ لە دەستدا گەڕێنرانەوە هەرێمی کوردستان و لە گۆڕستانی گردەڕەشە لە هەولێر بە خاک سپێردران. بە ئاگر بوو بەڵام ئاگرەکەی دیار نەبوو لە چی هاتبوو باو ناکەم غاز بووی نەخێر لە ژوورێک بووکەوە پەیوەندی بە غاز نەبوو غاز بێدان نەدات. نیعمەت لاوەی تەمەن 51 ساڵان بەهۆی ڕەوشت بەرزی و دڵسۆزیەکەی گیان لە دەستدانی بۆتە کۆستێکی گەورە بۆ کەسوکار و هاوڕێکانی لە گەڕێکی سێتاقانی هەولێر و کوردانی تاراوگا بۆیە هەمووان دەیانەوێت بەشداری لە بەخاک سپاردن و پرسەکەی بکەن. ئەگەر ڕاستی ئەوەی لێرە دەبینی نەفسیشت لە بەریتانیا بوو ئەوەی لێرە دەیبینی ئەوە هەموو کەسی وینە هیچێکی بێگانەی تێدا نیە لێرە لەوێن دەرکەسی ویژ نەبوون بەڵام ئەوەندە خۆشان دەویست بەقەدەر ئەو کەسانی خۆشان دەویست. بەڕاستی نیعمەت هەر ناوەکەی لە خۆی بوو نیعمەتێک بوو لۆ خەڵکەکە و لۆ ناوە خۆی و لۆ عایلەی خۆی و خێزانی خۆی و دەوروبەرەکەشی ئەمەش وەکو هاوڕێی مناڵیمان زۆر دڵگران بووین بۆ کۆچی دواوەی بەڕاستی کارەساتێکی زۆر دڵتەزێن بوو واروازگەر کۆکەشەکەشی کاکە محەممەد کە تەمەنی نزیکەی 4 ساڵ دەبوو. نیعمەت لاوە لە ساڵی 2000 ڕوو لە وڵاتی بەریتانیا دەکاو لەوێ لە شاری سوانسی نیشتەجێ دەبێت هەفتەیەک لەمەوبەر ئاگرێک لە ماڵەکەی دەکەوێتەوە سەرەتا منداڵە 4 ساڵیەکەی گیان لە دەست دەدات دوای 2 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە بۆی زۆری ڕێژەی سوتاویەکەی خۆشی گیان لە دەست دەدات. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.